بەدەستەی نەچی ناو کادریکان بەدەستەی سوارەکان دەبوومە نەچیە پاش نەچێ ناو کادریکان سڵاوتان لێبێت بینێرانی زارێکی مانزی لە نێو کەمپی زانکۆی سۆرانین ئەلبەتە ئەمڕۆ زانکۆی سۆران بە هەمانجی کتابیانی کوردستان کەرنەڤاڵێک بە مەبەستی هێرشکردنە سەر هەرێمی کوردستان لەلایەن کۆمەڵی ئیسلامی ئێرانەوە ئەنجامەدرێ کۆمەڵێکی زۆر لە قوتابیانی زانکۆی سۆران بەشدارین دەمەوێت هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە لە ئێستادا بەشێکی زۆر لە قوتابیانی سەرجەم پاکەتەکان لە نێو زانکۆی سۆران لە نێو کەمپی زانکۆ هاوکات هەریەکە لە سەرۆکی زانکۆی سۆران و هاوکات قوتابیانی زۆر لە نێو قوتابیانن دوای ئەوەی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە هێرش کراوەتە سەر هەولێر لە شەوی 14 لەسەر 16 هەڵبەتە لە دوای ئەم هێرشەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی سڤیل گیانیان لەدەستدا ژمارەیەش کە 5 کەس گیانیان لەدەستدا و هاوکات لەم ڕێژەیەشدا 6 کەسی دیکەش بریندار بوون جیا لەمەش لە بەشێکی زۆر لە وڵاتانی جیاجیا سەرکۆنەی ئەم هێرشانیان کرد و هەریەکە لە وڵاتانی ئەوروپی و هەروها وڵاتانی دیکە دژی هێرشەکەی سوپای کۆماری ئیسلامی ئێران بوون بۆ سەر هەرێمی کوردستان عزیزان سپاسی ئامادەبوونتان دەکەین لەم گرتبوونەوەیەدا گەرچی ئاسمانی غوربەتمان تاڵە و بەتەنیا گرتبوونەوەیەکی لەم شێوەیە مخابن ناتوانین شیرنایی بدەین بە زێدی باب و باپیرانمان بەڵام ئێمە ئەمڕۆ لێرەین وەک هەڵۆیەکی تیژ هاوێژ و ئامانجویست لە پێناو بەرزدر خاندنی ئەم خاکەی ساڵانێکە پیر و گەنج منداڵەکانمان لە پێناویە خوێنیان ڕژاندووە وەک جۆگەلەیەک تێکەڵ بە هەردوو ڕووباری دیجلە و فڕات کراوە هێژایان هەروەک ئاشکرایە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەو کارەساتە زەرگ بڕەدا بەبێ پاساوێکی منطقی و هێ لەسەر هەموو ئەو مافە مەدەنی و گشتیانەی مرۆڤ دانرا بەهۆی ئەو هێرشە لە ناکاوەی دەوڵەتی ئێران بۆ سەر هەولێری پایتەخت ئەمڕۆ ئێمەی لاوانی ئێمەی لاوانی تێگەیشتووی قەڵەم هەڵگر لە زانکۆی سۆران لێرەدا کۆبووینەتەوە بە مەبەستی ئیدانەکردن و سەرکۆنەکردنی ئەو هێرش و وێرانکاریانەی کە لە دژی ئەم نیشتیمانە ئەنجام دەدرێن هێژایان سەرستان دەخەمە سەروتێکی شەهیدی ڕێبازی کوردایەتی قازی محەممەد دادوەر و سەرۆکی کۆماری کوردستان ئەو کوردەی لەناو جەرگەی ئێراندا ژەتی ئێرانی دەکرێت ئەو کوردەی لەبەر بەهێزی و وورەی بەرزی گەر هاوکارم لەگەڵم بێت دەمەوێت گفتوگۆ لەگەڵ میوانەکەم بکەم کوردستاندا لە مەهاباد شەهید کرا ئێدەی خۆهەر ئەو فەرموویەتی ڕۆڵەکانی من تۆڵەی من دەکەنەوە
دکتۆر بەشێوێکی ڕاستەخۆ لەگەڵتان کوڵەکانی مێژوو پەیامی زانکۆی سۆران ئێمە چییە ئیلاوانی لەسەر کوردستان گربوونەوەی ڕۆڵەوەی ئامانجی قازی ئێوە چییە لە محەممەد ئەم گربوونەوەی کە چۆن ساسان دەکرێت لە ئاسکارە شتی بەخێر بێسەر چاو سپاسان دەکەم بۆ گرنگدانیتی ئەوەی بەڕێز بەم بابەتە ڕاستی ئەوە گربوونەوەیەکی قوتابیانە و گربوونەوەکی خۆڕستی قوتابیانە ئەوان ئێمان کۆکردیتەوە نەک ئەمە ئەوانمان کۆکردیتەوە دەمانوێت زۆر سپاسیان بکەین دەوانەیە بە هەموو دنیا ڕابگەینی کە گەنجی ئێمە قوتابی ئێمە نیشتیمان پەروەرە خۆی بەخاوەنی نیشتمان دەزانێت لە هەر حاڵەتێکدا ئەگەر نیشتیمان مەترسی لەسەر بێت یان کەسێک جورئەت بکە یعنی هەرشە لە نیشتیمانی ئەوان بکات ڕاستی لێبێ دەنگ ناڵن دەمانێت سپاس قوتابیان بکەین دەستخۆشیان شۆڕش میران بەردەستێکێتی قوتابیانی سۆرانە هەر شۆڕش سڵاوت لێبێت ئامانجی ئێوە چی بوو لە قوتابیان کە بەشداری گربوونەوەیەکی وها بکەن دژی هێشەکەی وڵاتانی دیکە بۆ سەر هەرێمی کوردستان پەیامی ئێوە چییە؟ تەبعین وەک ئاگادارن لە ڕۆژانی ڕابردووش گربوونەوە لە ناو سنتەری شاری سۆران ئەنجام درا بەڵام ئێمە وەکو نوێنەراتی قوتابیانی زانکۆ سۆران وەکو سینێکی کاریگەر و ڕۆشنبیر ئەمڕۆ هەڵساین جارێکی 2000 بارێتر ئیدانەی مەهێڵە درۆنانی ئەکەین بۆ سەر خەڵکی سڤیل بۆ خۆی هاوڵاتیانی شاری هەولێر بەتایبەتی ئەنجام درا وەکو دیارە ئێستا ئێران چەندین مۆبەڕیری بێن بنەما دێنیتەوە بۆ ئەوەی کە هێڕشی کردێتەوە سەر ئارامی پایتەخت هەولێر و هەرێمی کوردستان لە دەستێکی ئەمین و لە پێشکەوتنێکی زۆر پێشکەوتی سەرکەوتوودایە بۆیە وڵاتانی هاو فکری ئێران و دۆستی ئێران ناتوانن ئیرادەی هاوڵاتیان ئیرادەی هەرێمی کوردستان بشکێنن ئێمە وەکو قوتابیانی زانکۆ سۆران دووپاتی ئەکەینەوەکەوە هەمیشە بۆ مانەوە و سەرکەوتنی وڵاتەکەمان بۆ خۆشەویستن و ئینتیمای وڵاتەکەمان هەمیشە بە قایمی بەبەرزی ئەمێنینەوە و ڕادەوەستی ژمارەی زۆر لە قوتابیان ئەمە تەنها قوتابیانی زانکۆ سۆران یاخود قوتابیانی دیکەش هەنجیا لە زانکۆ سۆران و چەند بەشداریان کردووە یان تەواوی زانکۆ بەشداری بەڵێ تەبێ ئەمڕۆ بەس قوتابیانی زانکۆی سۆرانن فاکەڵتیەکانی یاسا و ئاداب لەگەڵ هەندسا و لەگەڵ زانست و لەگەڵ پەروەردە تەنها قوتابیانی زانکۆ سۆران بەرجاریان کردووە قوتابیانی دەرەوە یاخود قوتابیانی قوتابخانەکان و پەیمانگاکان بەرجاریان نەکردووە ئەمڕۆ توانین بڵێم ڕێژێکی زۆر و بەرچاو قوتابیان لێرە ئامادە بوون بۆ دەربڕینی خۆشەویستی نیشتیمان بۆ ئیدانەکردنی ئەو درۆنانەیەکەوە خەڵکی سڤیل و هاوڵاتیانی لە هەرێمی کوردستان کردان بەڵێ گەر هاوکارم دیمەنەکان بۆ غازێتەوە ژمارەشی زۆر لە قوتابیانی زانکۆی سۆران لەم گربوونەوەیە هەن و هەروەها وەک شۆڕش میران بەرپرسێکی قوتابیان ئاماژە بەوەدا بەشێکی زۆر لە فاکەڵتەکانی زانکۆی سۆران بەشداریان کردووە تەنها قوتابیانی زانکۆی سۆرانن و قوتابیانی زانکۆکانی دیکەی تێدا نییە کۆمەڵێکی زۆر لە قوتابی بەشداریان کردووە تێدا دەشتانەوێت بە هەموو جیهان بە هەموو خەڵکی ناوخۆ دەرەکی ڕابگەینین دڵتان بۆ خۆش نەبێ کە ئەگەر هەندێک خەڵک لە مەسلحەتی ئێوە لەم لا و لەولا لێدوانێک یان شتێک یان نووسینێکی هەیە یان دژە نیشتیمانێکی هەیە بەڵکو ئێمە هەمومان ئامادەین بۆ پاڵپشتیکردنی نیشتیمانی خۆمان بۆ بەرگریکردن لە نیشتیمانی خۆمان وە هیچ کاتێک لە هیچ حاڵەتێکدا جورئەت نەکەن هەر تەنانەت بە قسەیەکی ناخۆشیش هەرشە نیشتیمانی ئێمە بکەین زۆر سپاسان دەکەین هیوادارم لەسەر ئەو نەهەجە لەسەر ئەو ڕێبازە بەردەوام بن ئێمەش هەمیشە پاڵپشتان دەبین بەڕێزان دەمەوێت دووبارە ئەوە پشتڕاست بکەمەوە کە ئێوەی بەڕێز ئێمەتان ناچار کردووە کە بین لەگەڵتان کۆ ببینەوە هیوادارم هەمیشە لەسەر ئەو نەهجە و لەسەر ئەو ڕێچکێ بەردەوام بن سپاسی ئێوەی بەڕێز دەکەم سپاسی پەیامەکەتان دەکەم دەستخۆشیتان لێ دەکەم هەر بژین بۆ کورد و کوردستان دەستان خۆش بین
زۆر سپاس بۆ سەرۆکی زانکۆی سۆران دکتۆر شێروان شەریف قورتاز بۆ پێشکەشکردنی وتارەکەی. وڵاتی ئێمە جێگەی پێکەوە ژیانە، نەک یاریگای بندەستی هەر کەسێک بێت و بە پێویست و خواستی تاکە کەسی دەست درێژی بکاتە سەر کەرامەت و نیشتیمانمان. ژینە نەموسا دەنەسی خوڕە، نەقایی دەنەکتێکی ئیسرائیلیە، گوناهی ئەوەیە کە کوردە و کوردستانیە. عزیزان، ئێستاش داوا لە بەڕێز شۆڕشمیران بەرپرسی نوێنەری قوتابیانی سۆران دەکەین. بڵێ دەمەوێت ڕای بەشێک لە قوتابیانی شۆر بگرم. سڵاوت لێبێت، ئەو کاتت باش. وەک قوتابێکی زانکۆی سۆران بەشداری کردەوە، ئامانجی تۆ چییە لەم گربوونەوەیەوە؟ پەیامی تۆ قوتابی زانکۆی سۆران چییە؟ ئامانجی من وەکو قوتابی زانکۆی سۆران ئەوەیە کە ئیدانەی هەموو هێرشێکی توندی و توندڕاو دەکەین بۆ سەر وڵاتەکەمان و بۆ سەر پایتەختی هەرێمی کوردستان و ئیدانەی ئەوە دەکەین کە ئەم هێرشە هێرشێکی تیرۆریستیە و هیوادارم لە دەوڵەتی عێراق کە سەروەری خاکەی بپارێزێتەوە چیتر ڕێگە نەدات بە دەوڵەتێکی وەکو ئێران کە بەردەوام هەموو ڕۆژێک هێرشی موشکی بکاتە سەر هەرێمی کوردستان، چونکە هەرێمی کوردستانیش بەشێکە لە دەوڵەتی فیدرالی عێراقەوە. مافی هەرێمی کوردستان شەکە لە چوارچێوەی دەوڵەتی عێراق پارێزگاری لێ بکرێتەوە، چی دیکە هێرشی موشکی نەکرێتە سەر. لە چ قۆناغێکی خوێندنی وە لە چ بەشێکی جێجگە لە تۆ ئەو قوتابیانێکە لەگەڵ تۆن بەشدارن لە گربوون؟ بەڵێ من قوتابی بەشی کۆمەڵناسیم لە قۆناغی 4 دەخوێنم. هاوڕێکانشم ئەمڕۆ لەگەڵ من بە هەمان شێوەی من ئیدانەی ئەو هێرشە دەکەنەوە دژی ئەو هێرشان کە دەوڵەتی ئێران کردێتە سەر هەرێمی کوردستان. بەڵێ دەمەوێت بەشێکی دیکەی قوتابیانی زانکۆ وەربگرم لەسەر ئەم گربوونەوەیان هەوکات زمانێکی زۆر لە قوتابی لە زانکۆی سۆران بەشداریان تێدا کردووە. گەشتکردن و دەگاتە هەموو گونجێکی ئەم نیشتیمانە. ئێمە وەک نوێنەرایەتی قوتابیانی زانکۆی سۆران نیگەرانی قوڵی خۆمان لە ئاست ئەو هێرشا تیرۆریستانە بۆ سەر هەرێم و بەتایبەت ماڵی هاوڵاتیانی سوید دەردەبڕین و ئیدانەی ئەم هێرشانە دەکەین. ئێمە پێمان وایە حکوومەتی فیدرال ئەرکە لەسەر شانی هێرشەکانی سەر کوردستان بە هێرش بۆ سەر هەموو عێراق ببینێت و شێوازە کردداری هنگاوی بۆ بنبرکردنی ئەم هێرشە قێزەونانە بەهاوێژێت. بۆیە لێرەوە لە بەردەم ڕای گشتی داوا لە حکوومەتی عێراق دەکەین جگە لەوەی بەکردەوی ڕێکار پێویست بگرێتە بەر بۆ وەستاندنی ئەم هێرشە بە پێتاوانەوە ڕای دەبینی لە ئاستی هەموو عێراق لە باسایشی هەرێمی کوردستانی شەوە دەکەوێتەوە لە مەترسێکی زۆردایە. بەڕزان، ئێمە وەک نوێنەراتی قوتابیانی زانکۆی سۆران بەبێ ئەم زانست و ناسینەی لە مێژووی کوردستان هەمانە تێدەگەین ئەم هێرشەکردنەوەکە هەرگیز ناکارت بەدەست بەرداربوونمان ناکات لە خەبات و تێکۆشان بۆ بەدەستهێنانی مافا دەستپێکانمان و ئەمە دیگە لە شەرفرۆشتن بە کوردستانیان هیچ یاساوێکی دیکە هەڵناگرێت. بۆیە لێرەوە بە پێویستی دەزانین داوا لە وڵاتانی جیهان بەتایبەت هێزەکانی هاوپەیمانان پێکەوەژانی هەموو پێکاتەزیاکان ئێستا بۆ بۆ چوونی بەشێک لە مامۆستایانی زانکۆ شۆر بگرم. سڵاوت لێبێت مامۆستا، سڵاوت لێبێت. وەک مامۆستایەکی زانکۆی سۆران پەیامی تۆ چییە بۆ ئەم گربوونەوەی و پەیامی بەشێک لە قوتابیانی زانکۆی سۆران بەشداریان تێدا کردووە؟ وەکو مامۆستایەکی زانکۆ پەیامی تۆ چییە لەم هەوڵەی قوتابیانی زانکۆی سۆران بۆ ئەم گربوونەوەی؟ ئەمە وەکو مامۆستایانی زانکۆ ڕائەوەی کە ئێمە خزمەتکاری خەڵکی خۆمانین، خەڵکی کوردستانی پاڵپشت و هاندەر و خزمەتکاری قوتابیانیشین بە هەمان شێوە. داواکارەکان داواکاریی ڕەوایە ئێمە لێرن بۆ ئەوەی دووپاتی بکەینەوە کە ئێمە لە پشتیانی نیشاندانی یاخود دەربڕینی
ئەو ناڕەزایەتێکی بەرامبەر بەو هێرشە ناڕەوایە کە ئەنجام دەدرێت داوایەکی ڕەوایە لە هەمان کاتیش ئەو داواکاریە سەرەتایەترین مافی بەرگری لە خۆکردنە بۆی بە خەڵکی بڵین بۆی پامەکە بگاتە تەواوی جیهان و بەرامبەرەکانیشمان کەوانی کە بە دوژمن دەمان ناسێنن یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەو وێنە داتاشرانەوە ئەو وێنە داتاشراوەمان دەدەنە پاڵ کە ئێمە گەلێکی ئازادی خوازین ئێمە گەلێکی مرۆڤ دۆستین ئێمە شەیدای ئازادین ئێمە شەیدای دۆستایەتین ئێمە شەیدای مرۆڤ دۆستین و لێرە گرت بوونێتەوە دووپاتی دەکەینەوە کە ئێمە بە هیچ شێوەیەکی شتێک نامان لەرزێنێت بەردەوام دەبین لەسەر ئەو ڕستکەی گرتومانە کە ڕێزگای ئازادی خوازی و دیموکراسی خوازی و سەربەستیە بۆ تەواوی گەلی کوردستان و تەواوی گەلانی جیهانیش ئێمە وەکو گەلی کورد تەنیا خەمی خۆمانمان نیە تەنانەت خەمی تەواوی ئەو پێکاتە و نەتەوە و ژمارەکەمانەشەکە لە دنیای پۆستکۆلۆنیال و لە ڕۆژڵاتی ناوەڕاست لە کوردستان تا دەگاتە بەلوچستان و کشمیر و پەنجاب کە دەچەوسێندرێنەوە لەلایەن ئەو ڕژێمانێک کە داپڵۆسێنەرن کە ڕژێمی خۆسەپێنن کە ڕژێمی ئاوێتەبوون بە کۆلۆنیالیزمی نوێ بە هەموو شێوەیەک ئەو دوژمنکارانە ڕەت دەکەینەوە تەنانەت بە ئامانجگرتنی براکانیشمان لە بەلوچستان بە دەست درێژێژی ناڕەوا دەبینین لە هەردوو دوولاکە بەداخەوە بۆ یەکلایکردنەوەی هاوچێشەکان گرتبوویانە بە زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بەڵێ ئاپۆڕای جەماوەری قوتابیانی زانکۆ سۆران بەردەوامی هەیە هاوکات ژمارەیەکی زۆر لە قوتابیانی سەرجەم بەشەکانی سەرجەم پاکەرتەکانی زانکۆ سۆران تێدا بەشدار بوون دژی هێرشەکانی سەر ئێران بۆ سەر هەرێمی کوردستان و هەروها هاوکات قوتابیان و ڕێخەرانی ئەم گربوونەوەی جەختیانەوە کردوتەوە کە هیچ شتێک هەرێمی کوردستان و کوردستان لەرزێنێت و هەروها پەیامی وان پەیامی ئاشتیە و پەیامی خۆشگوزەرانێت داواشیان لە عراق کرد کە سەروەری خاکەی بپارێزێت و هاوکات لە جیا لە هەرێمی کوردستانش لە بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپی ئیدانەی هێرشەکەی سەر هەولێریان کرد دوای ئەوەی کە لە شەوی لەسەر 15 لەسەر 16 ئەم مانگا لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بە موشک هێرش کرا سەر ماڵی هاوڵاتێکی سڤیلی هەولێری پایتەخت و هاوکات لەم ڕێژێدا 5 کەس بوونە قوربانی زیاتر لە 6 کەسی دیکەش بریندار بوون ئەمەش وای کرد کە دوای ئەو هێرشە کە بەشێکی زۆر لە وڵاتانی گیانی بێنە سەر هێڵ و پەیامی خوان خستۆتە ڕوو بەڵێ